هاوڕێن ئەمە کە بینن ئەوە قاچەکەیەتی ئەوە سەرەکەیەتی لەوە یەکەیەک ئەوە داناوە لەسەر ئەم ئێرە شاری ڤاراناسی هیندستانە ئەو شارەی گۆشتی مردوەکان دەخۆن. Why he's cutting hair now? Because this is our Hindu religion. Now he's coming someone? Now I know. What is that? Now I show you. This is going to the Puja play. This music, just this pilgrim from South India. Now I show you the bathing god. Yeah. بۆ هەچ کەسێکە بمرێت زیاد لە 360 کیلۆداری ئەوێت کە پێی بسووتێنن. The body is there, right? Yeah, you see the body? I show you. چەند جارێک ئەمە دووبارە بۆتەوە کاتێک کە مێردەکانیان بردووە ژنەکان بیستیانە خۆیان هەڵبەنە ناو ئاگرەکە و ئەوانش بسووتێن لەگەڵ مێردەکانیانە. You think it's another life? Yeah, that depend of the karma. Okay. Your karma is good, then you can get better life. Otherwise, you become fish, animals, anything. But this is your karma. Depend of the karma. بە ماری کوبرا چەند جارێک مارەکە پیانەوەیە بە ئاگرێکی بچووک تۆزی گیانی سووتێن بە حاڵ زۆرنا. لەو هەموو شوێنەیە چۆلەکەی لەو ئاسمانگە ڕێکنەی کردوە خەسەر قۆڵی منە. ئەشەکاکە یاژە سینە بە ئاوایە نە لە عەرزە نە لە ئاسمان نە لە هیچ شوێنێک پاکوتەمیزی نابینی لێرە. لێرە هوتێل و هۆڵیدەی و ترێن و کار و فڵای هەموو شتێکی تایە. زان لێرە توانین بیکڕین. برا ڕۆمە تەوالیێتە. 3 بە 4 ئەمە؟ لای 3500 pound. But why is so expensive? It's more expensive than UK. ئەمە هەمەی ئاڵتونە. زانین سەرەکانی جیاوازە لەگەڵی کوردستان. ئەڵێن لێرە زۆر هەرزانە. ئاڵتون لێرە زۆر هەرزانە. How many grams is this one? پێشەوەی دەست بکەین بە گەشتەکەمان لە هیندستان دەگەڕێینەوە بەریتانیا و شاری بێرمیگەم. لە چەند خولەکێکدا دیوەخانە کوردەوارەکەتان پێ دەناسێنی. بۆ جاری سێیەم دەگەڕێینەوە سوپەرمارکێتی میر کە ناسراوە بە کوردزۆن. وەک هەموو جارێک پێش دەستپێکی گەشتەکانمان لێرەوە شۆپینی تەواو دەکەین. ئەگەر ئێوەش لە نزیک و دەور و پشتی شاری بێرمیگام دەژین ئەوەوەرن سەردانیان بکەن. بەڵام پێش ئەوەی ئێوە بگەنە ئێرە با ڕێگا دوورەکەتان بۆ کورتکەمەوە لەگەڵ بابن تا کۆتایی. سوپەرمارکێتی میر دەکەوێتە شەقامی کوێب ستریت لە شاری بێرمیگامی بەریتانیا ناسراوە بە خواردنی حەڵاڵ و هەرزان و فرێژ بە تایبەتی ماسیەکەی. لێرە دادایان جۆر ماسی فرێشەیە بە نرخێکی گونجاو بۆت پاکەکەن و ئەیشوەرنەوە و ترش خوێشەکەن بۆت. ئەگەر دەتەوێت دیوەخانێکی کوردەوارانە بەڕازێنیتەوە و شاندابی وەک پاشا و شاژن چای جژلەمە بۆ بێنێت ئەوە لە هەر شوێنێکی بەریتانیای ڕوو بکەنە سوپەرمارکێتی میر. ئێستا ئەزانە پێش کوالێتەکەی ئەڵێن ئەو بە چەنە نرخی ئەم دۆشەکە و پشتی و فەرشانە بۆ وەڵامی ئەم پرسیارەش ئەچینە لای ئاغای کامێلی برین ببینم چی میشێ. یاخوا بەخێرن واز نرخەکان برن چونکی نەشتێک لە بەلاشی گرانترە وەرم بە باسی کوالەتی و نوعیاتی فەرشەکانتان بۆ بکەم. بەهۆی ئەوەی کە ئێستا خەڵک خزم و کەس و ئایلەی هەموو هاتوونتە بریتانیایی یعنی زۆر ئایلەکان گەورە بوونەوە لە خوای بە زیاد بێ خواستێکی زۆر لەسەر فەرش و ئەو نوع پشتی و دۆشەگانەنە کە بەهۆی ئەوەی کە میوانیان زۆر دێت کابرا دەتوانێت لە ژوورێکی بچووکدا جەماعەتێکی زیاتر دانیشتن لێک خڕبنەوە و شەوچلە و دانیشتن و قسەی خۆش هەموو مۆدلەکانی دیکە بە هەموو ڕەنگێکی هاتوونە ئەو شانەمان هەموو بەردەستە لە فەرش و سەرفەرش و دۆشەگ و پشتی و سەنیر لە برەوەی کە 4500 پاوان دەدەی بە قەنەفا دوای 45 مانگان بۆت بێتەوە ئەی بەدڵی خۆت بێ و بەدڵی خۆت نەبێت دەتوانی بێ یەک دانە فەرشی دەرەجەیەکی کوالەتی ئێرانی دەگەڵ ئەو سەنیر و دۆشەگ و پشتیانە بکڕی بەشی 5 ساڵ دەکا حتا کۆنتریش بجوانتر دەبێت پێشتر لە ترسی خێزان نەدەورا میوانی زۆر داوەتکەی بۆ ماڵەکە چونکە دەکوت جێنێ و بۆتی ناوەتینا ئێستا وەرە فەرش و دۆشەگ و سەنیشتەی ببە بیانووی لێ دەبڕی حیزی ئەولاولای نەماوە بە کۆسەر و مینوبۆس و پاسی میوانان بێنە جێ دەبێتەوە چونکی نە قەنەفە نەجێ 4 نەفەری بە لیست میوانی داواکەی سەنیرەکانیەتی پشتیەکانی سێ گۆشەکانی دۆشەکانیشمە لەو بەریداناون لە 3 ڕەنگ 4 ڕەنگ مۆدلیدایە لە هەر شوێنێکی ئەو بابەتە کوردەواریانە و دی ئەگە کێش و وەزنی سووک بوو بزانە هیچ کوالەتیەکی نییە بەڵام ئەوە شیانەیمە وەزنیاوەندە لە سەرەیە بڕوا بکە دووجا بڕۆی قاتی سەرەوە بێ و خوارە پێویستی بەجیمی نییە ئەوش پەنیری تۆمەجەری ئەوان توانی وەک سەنیریش بەکاربێنی وەک کورسی توانی بە هەموو شێوازی بەکاریبێنی کوالەتیە نانیش شێواز دیزاینەکەی بەو شێوازەیە دۆشەیەکی دادنەی دوو سەنیر دوو پشتی سێگۆشێکیش لە وەسەتەی بەدڵی خۆشە دیوا پێ خۆشنەوەی دانێت و پێ خۆشنێ یەوە دەگەڕێتەوە سەر فکری خۆت کە بە خۆت بچێن ژوورەکە چۆن بڕازێنەوە ڕەنگەکانیشی هەموو ڕەنگانن کە پیسی پێوە دیار نییە بۆ کەسانێک کە لە بێرمنگامیش ناژین دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن
ڕنگ و مۆدیلەکەی دەستنیشان بکەن و بۆتان دەنێرین ئەمە لە خزمەت و دایانە لە میرمارکەتیەوە ئەوەش سەفەرشەکانە لە هەموو ڕنگ و قیاس و مۆدیلێک و وەرمبانیشانتان دەم ئەمە سەفەرشەکەیە شتی جیاواز و جوان ئەوەش بەشی بەتانی شتەکەیە زەما لێرە نۆژی خوێند و خالیان قبولکە ئینشەڵڵا ئەو بەشی بەتانی شتەکەیە ئەوەش بەشی سەروێ دوشتن بەرماڵ و هەموو جوێ کەرەسەیەکی لێیە ئەو بەشی میوەکانە بۆ قسم بڵێ هەموو ڕۆژێ میوەی فرێشمان بۆ میوەی تازە ئەگەر هاتنە میرمارکەت پێویست ناکات بچنە هیچ مارکەتێکی تر ئەمانەش هەمووی ئەشیای ناوماڵە شوشەوات و شتی وایە هەر بۆ نمونە ئەمەیان ئەگەر حەسان لە نان بوو لە ماڵەوە بیکەن ئەمە کارەباییە هەم نانی هەورامی هەم نانی خۆمانە دەکرێت ئێرە هەموو ئەشیای ناوماڵ و دیوەخانەکانمان هەیە بۆ ئەشیای جوان قاب و قاچاق پەرداخ شتی جوان و تایبەت منجەڵ سەماوەری کارەبایی سەماوەری نەوت کاکاوسە جەنەوەش منجەڵی قوڕی پێ دەڵن زۆر شتێک تایبەت و چاکە ئەلێرەش کاکاوسە جەنەوە بەشی کتریەکانە کتری فافون کتری شوشە هەموو نوعەکان بەردەستە شێوازێکی جوانی کوردەواری بەخشێ بە دیوەخانەکانتان ئێرەش هەموو بابەتەکانی خانەکردنەوەی متبەخ و حەمامە لە میر هەموو جۆرە سەوزەواتەکان دەست دەکەوێت ئەگەر هاتی ئێرە پێویست ناکە بچی بۆ هیچ شوێنێکی تر سڵق کەوەر تەڕەتیزە مامە دیسانەوە حەم بە خۆشەکە ئەوە حەم بێ مامە تو ترشات و حەم بە و مامە خیار شۆر و هەرچی تۆ حەزر لێ دەست دەکەوێت مامەوە سۆزی کوردی خۆمانە مامە ئەوەش هەموو بەشی مناڵان و جبز و ئەو جۆرە بابەتانەیە ئەم بەشەش هەموو جۆرە مزرەمەنیەکن وەکو نانە قەیسی هەمووشی بە سۆزی تایبەتی خۆیەوە بەردەستە کاکە ئێرەش بەشی برنج و ساوار و نیسک و ئەنواع برنجەکانمان بەردەستە ئەوە برنجی کەڵەشێر خۆ بە قەوەتت دەکا ئێرەش هەل لە دۆڕا بگرێ هەتا بیپسی و ساردی و کۆکاکۆلا و هەموو شتەکان بەردەستە جگە لە ئەلکۆل ئەمەش ڕۆنی کوردیە بۆ ناو برنج ئاگەتەوە برنجەکەت بە تام و بە لەزەت بێت ئەمە دێگە ئێرەش بەشی خوورمایە هەموو جۆرە خوورماکان بەردەستە ئێرەش بەشی خواردنی بەیانیانە هەموو جۆرە خواردنەکانی لێیە ئەم سەلازەش تایبەتە بە ماس و پەنیر و قەیماغ و هەموو جۆرەکان بەردەستە هەموو جۆرەکان هەیە ئەوە شێلکەیە لە کەڵەشیرەوە تا دەستە دایناسۆر هێلکەکان بەردەستە مامە هەموو جۆرە شعریەکان بەردەستە بەشی ئاوە تەماتە و ئەو جۆرە شتانە بەردەستە ئێرەش هەموو جۆرە باراتەکانی بەردەستە لە خوارەوەش نۆک و فاسۆلیا و لۆبیە حازر بەردەستە ئەو خوارەشمانەیە و بەشی ڕۆنەکانە ئەم بە شەشمانەیە و بەشی قوبرە سەبزی و ئەشای ئێرانی و خوێ و یعنی هەموو بەشە ویشکەکان بەردەستە هەموو شتەکان هەیە ئەوە هەندێک بەهاراتە بەهارەتی نە و خواردن و برنج و ئەم شتانە مامەوەش برنجە کەڵەشێرەکەی و گەرواسم کرد ئێرەش بەشی چایە جایەکش لە هەمووی میمتر تام و بۆنی چاکانمان بەو شێوەیە کاتێک بە خۆ دەزانین دوو قۆریە چاو خواردووە لەسەر شوورای چینی زانین چ بابەتێکە و بابەتی زەم ئەو بەشەمانەیە هەتا خوارەوە هەموو جۆری بەسراوەکانە ئەم جۆرە شەمان هەیە هەر لە خیار شۆر و زەیتون و لە سرکەی هەنار و هەموو جۆرە سرکەکان بەردەستە مامە ئێرەش بەشی قەساوێکەیە بەرەخ مانگا گوێرەکە هەموو جۆرەکانمان بەردەستە ئەلەم بەریشەوە هەموو خواردنە دەریایەکان بەردەستە لە بەشی فرێزەرەکە گۆشتەکان هەموو حەڵال AGMC-ە و مەڕ بەرەخ بە فولی بەردەستە لەسەر خواستی مشتری ئێمە بۆی چاک دەکەین و بۆی خۆشەکەین بە زەوەندەیە نایکین بەدەمیانەوە ئەمە ئێرەش بەشی نانەواکەیە سەمونی خێر سەمونی درێژ سەمونی باریک و بێجگەلەوەش نانی ئێرانیشمان بەردەستە بۆ خواردنی بەیانیان لەگەڵ ماست و چای زۆر بەتام و بەلەزەدە مامە نیوەڕوان شەر دەبێت خەڵەکەی نیوەڕوان دەی خۆمەرە ئەو نانەشمان هەر وەکو کولێرەی احتیادیەوە زۆ بەلەزەت و بەتاوە بە کونجیە ئەمەشمان هەیە ئەمە ئێرانیە مودێکی کەم ماوە ئەوە مەچینەکە بەردەستە لە ئێران ڕادێ ئەلێرە بە فرێشی دروست دەکرێت ئینشەڵڵا هەموو جۆرە پاقلاوە و کێکێک بەردەستە واراوێتەوە یەک پاقلاوە لەوانە بخۆ ئەگەر 80 ساڵ تەمەنە بێ وا بزانە 17 ساڵی 18 ساڵی بۆ نمونە ئەمەشیان ئاوە تێکەڵا میر سوپەرمارکێت دەکەوێتە شەقامی کۆبس ستریت لە شاری بەرمیگامی بەریتانیا هەموو جۆرە خواردن و خواردنەوەیەکی حەڵال بەردەستە لەگەڵ گۆشت و میوە و ماسی فرێش بەخێر بێن بۆ میرمارکەت
خاوەنی پارکینین تایبەت بەخۆیەتی لە ڕێگەی ستافی تایبەت شەوە خزمەتان دەکەن. ئەمە لە خزمەت و دیانە. دەگەڕینەوە هندستان و شاری ڤارەناسی درێژە بە گەشتەکەمان دەدەین. ئەمانەوە بچین بۆ شاری ڤارەناسی، ئەو شارەی کە مردووی تێ ئاسووتێنن و ئاوی ڕووبارەکەش لای ئەوان زۆر پیرۆزە، لێ خۆنەوە قژیکیا چاکەن، یعنی زۆرشتی سێر و سەمەرەی تایە لەوێ. ئەو مناڵانی کە لەبارە چن زۆر جار لەوێ ئەیبرژێنن لەسەرەوە بەحرە، با بچین بزانین چۆنە. جامێت کتێب بکڕم لێرەوە بڕۆمە ئەوێ بە چاوی خۆم ببینم، وە پیشانی ئەوەشی بم. Just go to the train station. Upper the bridge and down and right. People they like, some people don't like to like this. بەم شێوەیە خۆیانە گۆڕن زۆر جار هاوڕێمە کە بینی خۆیان بەمانی جار یاخود بە ساحەبی وتێل یاخۆ بە ساحەبی ڕێستۆرانتێک ئەهێنە پێشچاو و کاتێکە قسە لەگەڵاکەن ئەوێت هاوکاری بکە بە حساب، بەڵام لە کۆتایی ئەوانیە ئەمانە قۆڵ بڕن کە هێنە پێشەوە لەکوێژی چەندێکە لێرەی وەکەیە ڕۆیتەوە ئەم پرسیارە سەرەکیانە لێەکەن. هەبێت زۆر ئاگاداری خۆتان من کاتێکە بەسەر شەقامەکانشا ئەڕۆی سێریکە. ئەوە هەمی دەرزیە. ئەم دەرزیانە مەتادەکان ئێن لە خۆیان و دوای ئەوە شاو بەم شێوەیە فڕێن. ئەگەر ئاگادار نەبی بچێ بە قاچتا تووشی ئایدستەکە، تووشی هەزار نەخۆشی پیسەکە لێرەیە. دەمانەوێت بچینە وێزگەی شەمەند نەفەرەکە، بەڵام ئەوە ناونیشانی هەڵەمان پێدەدەن. I'm not gonna go to the center. I go to train station. Train station? Isamish Dhamaka, Yalla Babu. Train station here. Yeah, I know. Parking. I know, brother. Thank you so much. Thank you. Bro, train station here. Is that okay? Thank you. Straight, you right. Okay, thank you so much. Thank you. This is no safe area, brother. Huh? This is no safe area. Train station straight, you right. It's not safe area. It's okay. It's all right. Thank you. This parking. Train station, you parking. I understand. It's okay. Thank you. Thank you. Allah مشونا زور safe نية. والله خو زور safey. تا وچن سيشناكي هلا خوي وبسرو قادر ما نبرو سرو. أو كي كش هلا ولا هو يستبروين بلا متنازع نبوشي يعني بسرو قادر ما نبتشين سرو ديار ويا شغله. أنا إذا فرما في بين اللي على ريا تكتب غري. كاتك. Hello sir. Is the train ticket here? Train ticket this side. Train ticket this side. And that's the train station, yeah? Train station. Yes. That's it. جابس نبو لا أو سرونا روشين. حرقة ما نبو بينه وناوه. أما كابينن هاوريان. زۆربەی زۆریان ترافلەر نین واتە گەشتیار نین، هەر شوێن و ڕێگەشتیانە لەبەر خاتی گەرما هاتوون لێرەیە لەم حەتەیە قەول. بەهۆی ڕێژی زۆری دانیشتوان و کەمی خانوبەرە و هەژاری زۆربەیان لە شوێنە گەشتیەکاندا بەم شێوەیە ڕێزوەردەگرن. جێگە و ڕێگەیان نییە لە دەرەوە یان ماڵەکانیان زۆر بچووکە مەجبوریە لەسەر ئەم جادە ئەوە ئاخەون ناو حەتە قیتارەکان. ئەمەی کە ڕۆشتینە ناوە تەنها تکتی ناوخۆوە بڕن وە ناوخۆی نیودەلی زۆر گەورەیە بە ترێن هاتو چۆکە. بەسویتی بڕۆم بە ئەو بەشی ئەو لا ئینتەرناشناڵە ئەڕوا بۆ شوێنە دوورەکانی کە با بچین بزانین ئەوێ چۆنە. لەو هەموو شوێنەیە چۆلەکەی لەو ئاسمانگە و ڕێکنەی کردوە خەسەر خۆڵی منە. ئەشەکاکە یاژن سینە بە ئاوایە نە لە عەرزە نە لە ئاسمان نە لە هیچ شوێنێک پاکوتەمیزی نابینی لێرەیە. This is going to the Varanasi? Yeah. No, it's okay, brother. No, I'm working there. Are you working? Because some people, sorry, they ask for the money after. Okay, أما لا إيش أكمل ليرة. ليرة كاميرا ممنوعة بيننا ناتواني مروين. كيشني والله مثل اليوم تكتينا فارناسية كري. أم شو أنا توزت السناكة بس شيبكي شارني مجبور مروين. No, thank you. Ticket. Sorry? No, just go buy the ticket. Train ticket. Yeah, thank you. What? Thank you. I don't want it. Thank you. Have a good day. روتشي فوزائك اللي أنا خاطر خو. هوايات زماني أو كلاريو قربيان يعني خوزقا في ربو زمانك كتان. حد زوزو خوش فلامو. آسان.
کابرا دوام کەوتووە لە داوە تقریبا نزیکی 25 دقیقاوێ بە دوامەیە زامە تەمای چییە؟ For 5 minutes. By one. From here to there and Yeah, 5 minutes. I'm going same direction. no, it's okay, brother. Thank You you. want to go yourself, you can go yourself. Go by myself. Thank you so much, brother. Good picture, sir. ها؟ Good picture. سەریکە تقریبا نزیکی بۆ بوون بە 5 نەفەر هەر یەکەو لە شوێنێکەوە تاوامان کەن و دوامان کەوتونم دوانەشیان ناردووە. What? Where are you going, sir? I'm going to Varanasi. Varanasi. Yeah. Buy ticket. I want to buy ticket, yeah. You go straight Okay, and cross the road, little stick and right hand. okay. There IRCTC building, yellow building. You go. You have passport? I have passport, yeah. You go there. Okay. And you confuse me. Go ask any people where is the IRCTC office. How far away? 5 minutes, 10 You minutes? go 4 and 5 minutes. Okay, Where thank you, from? thank you. Huh? Where are you from? I'm from Kurdistan, Iraq. Namaste. Thank you, thank you, thank you. I drop you, sir. Only 100 I drop you. Huh? Only 100 rupees. I'm gonna go by walk. Thank you. It's okay. Okay, 50 rupees. Thank you. كأوا سيري أنا كي علي إخوة أمانة شنب الرحمن شون هاو كاري قشتيارك والله ما قال أقول أخوه النبي يصح علينا أو زيكي شيء أو شون نفربون يقدرني أنسير معنا كايسا أواني كنا مال هم اللي رئاسة شاكا ولا رشي شاكا هلا برزا how much haircut me and my friend how much rupee How much? This. huh 200 rupee 20 rupees. 200 rupee for the haircut and the shave. 50 percent. 20. 20. This is 10. This is 10. ये 50. ये 20. Ah. Okay. Okay. 20, yeah? I give you 20 and I don't want to do haircut, okay? All right. I just want to see how you do this guy. I give you 20. Okay? I pay for him, okay? I pay for you. और देना पड़ेगा. Yeah, I pay for him. Okay? You paid before? Huh? I paid for you. Okay? كلينس يشتينا قال سدسي أو توكي فيها بصري. Do you wish this one again? تناقات. أبزع موسى فريات لكوتايا ياخد بكاري نيته. هنيك جار لين فرينايا. أي شوريته ده أو بكاري نيته بوي كيكي بزاني وايا. أقروا بزور خطر وراسي شوكم خلط وشي هزار نخوشيكا. خواهی گەورەش کێوە بینێن جا بەفریتیەکە ئەم هەموو نەخۆشی تێیە بۆیە باشترین دکتۆرەکانی دنیاش لە هەندستانن بەراڕۆک و نەلووتیشی هەرتووکە وەکرێت دام سەبەتەی خۆڵەکە زای موسەکەی چی لێیەکە you threw it. So don't have it? I want to see it. I didn't see if it's through. Check. You're testing. He threw it. Tao, Freya. Okay. Thank you. Bye. Thank you. Oh, Cabra, halagal mana ya tu. No, brother, you said you I said. Thank you so much, but you say you have things to do. You go. It's okay. I don't need it. Thank you so much for your help. Thanks You a lot. always welcome, gentlemen. Thank you so much. I don't need anything. I understand. Thank you so much. You can go take your time. Thank you so much. You have things to do here. I am not Okay. from Delhi. I Actually. know. Yeah, But what you gonna do today? I am not from Delhi. Okay, we're from I here. have my family relation here. Okay. I am from Calcutta. That's why I am coming for 10 days here. For 10 days here. Yeah. Basha. Yeah. Okay. And you? Where are you from? I'm from the Kurdistan, North Iraq. Welcome here. Thank you so much. Thank you. I say you, it's a city center. Yeah, few Circle guys, area. they told me same things like how you say it. And thank you for your information. Yeah, because- you can go take your time and take your wife. No, why not? Okay, You it's enjoy okay. yourself. Thank you You so much. always welcome. Thank you. You are my Thank guest. you. Thank you. Have a good day. Thank you so much. I appreciate your privacy because I am coming same direction. Yeah. You are also Okay, here Bakwara taking snack. pictures. Okay, thank you. Coca-Cola.
straight red light, cross red light, Yeah, you will get the shop of Coca-Cola. yeah. Okay, and whatever you want to see in circle area, you can see there. Okay, thank you so much. Thank you. Thank you. Have a good day. Thank you so much. Thank you. Dabro day. Thank you. Shukriya, shukriya. You wanna go? No, you go. You go. I'm not going now. It's okay. Okay, okay. Thank you. Bye bye. Thank you. Dabro day. لو كاتو دوامان كوتونم پێشش نەفەرە ئەمەشیان کردووە بە تەڵە بە دوامانەوە حتا ئێرە هاتو وڵای پێم نەزانی ئاڵێ هەر ڕێگاکە لەوێ و لەوێ هەتا ئاگەینە شوێنەکە ڕێک لەوێ 5-6 نەفەریان لە زەحمە نەبێ لە پارەمان بنێ ئێمە ڕێگەکەمان پیشاناوی لێرە هوتێل و هۆڵیدەی و ترێن و کار و فڵای هەموو شتێکی تایە زان لێرە توانین بیکڕین برا ڕوومە تەوالێتە باش ئەمەیان بۆ لیا وەڵا لێ ئۆفیزە ئەخت خوا شوێنی ماتۆڕە ئا لێرە با شوێنی تشتەکە بوو دۆزینەوە پرسیارکەین لە یەکێک ئۆفیس نیوە تەوالێتە مشم زانی ئۆفیزە کەچی تەوالێتە ئەڵێ ئا لێرێ شوێن تشتەکە بزانین لێرێ لە کۆتایە دۆزیمانەوە لەم شوێنەوە توانین تکت کڕی بۆ شوێنە گەشتیارەکان هەرزانترشە لە شوێنەکانیکە هەمەی گڤمەنت هاڕیانەوە مەمنوع بوو لە ژوورەوە نەماتوانی ڤیدۆ بکەین بەڵام باوکە گیان لەسەر جادەکان زۆر لای ئەوان باشتر بوو ئەیوت بە 650 پاوە لێرە و ئەتان بە مەڤارە ناسی بە قیتار وا لەو سەرشۆ بە قیتارتان هێنمەوە ئێرە بۆ یەک دوو شوێنی گەشتیاریشی تایە ئەتامەم بۆ ئەوێ 650 پاوە زۆرە ئێمە تکتێکی تیارەمان کڕی لە نیو دەلیەوە مۆڤارە ناسی بە ساعت و نیوەکەمان بات و لەو سەر شۆمانێنێتەوە بۆ ئێرە بە هەمان تیارە باشە دوو ڕۆژش لەوەیە بین بایی تقریبان 14,000 ڕوپی بوو کە کاتە نزیکی تقریبان 120 پاوەند شتێکی واکە ئەنی ئەم سەرۆسە بەس وتێلەکە ماما وتێلەکەش بووکینەکەین لەوێژ خەڵ یەکێکە دۆزینەوە لەسەر شەقامەکان گایدمان بکەن و تا ئەنی بە هەمیەوە ناچێتە 200 پاوەند وەکو پێشنیارێکش بۆ ئێوە گەر هاتن زۆر جا پشت بۆ شوێنانەمە بەسن کە ئەڵێن ئەمە شوێنی حکومیە و هەرزانترە و باشترە لە شوێنەکانیکە باوەڕکەن زۆر جار لەسەر شەقامەکان خەڵکە دۆزیتەوە بڵام خەڵکانێک نا کە خۆیان هێن بۆ لاتۆیان نەوێشت و پێ فرۆشت و شوێن و پیشان بنوانە خەڵکێکە خۆ ئەچی بۆ لایەن دەستی شانیانەکەی ئەم کەسانە باشترن هەتاکۆ و شوێنە حکومیانە چون پارێکی زۆر خەیاڵ و لێسن You look like Indian. You look like Indian. Yeah, from the Kurdistan, North Iraq. Iraq. North Iraq. Alaikum. Alaikum assalam. Alaikum I'm assalam. from Bengal. You're from where? Bengal. Bangladesh. No, Bengal. Bengal. India. چییە؟ ماشەڵات دڵی پێخۆشەڵێ ئاوێنی هەیە ماتۆڕەکەم عیبی نییە بۆ تۆ یەک فراریێنێ هەتاکو کاتی فڕۆکەکەمانێت دوو مۆڵی تایە چین سەری و مۆڵانەکەی بزانیانێت جلو بەرگشتومە کڕین بۆ بەریتانیا بیبینەوە شتی ئێرە زۆر هەرزانە ئەمەش فەرشە چنن لێرە وای توی ئەوەن جەست لوک هات هیر وڵی فەرشەکانیان زۆر کوالیتی و زەخم دیارە ئەمانەیە هاوڕێیان ئەمە حساب مۆڵە هاتووی ئەمە جۆری فەرشەکانیانە It's nice. How much is it per meter? Like this? Yeah? نازم پۆست نییە لێرە بۆ بەریتانیا. You have a post from here to UK? Post? Yes, sir. We can ship it. You have free shipping to Europe. Okay, so check a price for me. See how much is it per meter, please. ئەڵێ free shipping مان هەیە لێرەوە بۆ بەریتانیا. ئەوە جوانە، ئەوە زۆر جوانەوەی ئەو بەرەوە. In pounds? In pound. 3,200 pounds. 3,200 pound. سێ بە چوارە ئەمە؟ 3,500 pound. But why is so expensive? It's more expensive than UK. Okay. So this is handmade from Kashmir. ئەمە چییە؟ Is a gold. Yeah, it's 1 gram gold. ئاتون لێرە زۆر هەرزانە. ئەمە بە چەنە؟ ئەم زریە؟ How many grams is it, this one? It has got 1 gram gold. Okay, tell me in dollar. If you get it, this one, sir. Okay, ئەمە چەند گرامە؟ This is actually 5 metal alloy covering with 1 gram gold layer on it. Covering. It's covering with the 1 gram gold. Yes, 1 gram. Covering. Okay, so it's not full gold. It's not full gold, but covering. You want bracelet, right?
یا ئەمە هەمەی ئاڵتونە زانستێرەکانی جیاوازە لەگەڵی کوردستان ئەڵەن لێرە زۆر هەرزانە. This is little collection, but I have many more pieces. This is full gold, yeah? Yes, full gold. This is so nice. So how much is the price for like 1 gram? Depend on the crafting. So how much is it this one? How many gram is it and how much is it? Tell me in dollar. $1,090, 6 gram. 6 gram بای $1,090. بەرەو فڕۆکەخانی دەلی هیندستان بەڕێ دەکەوین لەبێشەوە بۆ شاری ڤارەناسی ئەو شوێنەی کە گۆشتی مردۆکانی تێدا دەخۆن. ئەو گەشتی لە مەتار چانتاکارمان داگرین بەرەو ڤارەناسی. ها؟ No, this is not mine. ئابم تیارە بچکۆلە ڕێ. لای خوا پەنامە بەخوا زۆر کۆندیان. بەس ڕێگاکەمان تەنها 2 ساعتە زۆر نییە. دەوڵە ساعت و نیوەکشە. والله ناو پاسەکە فەرحتر بۆ تاکو نام تیارە. نا سی ئەو لاوەیە وەڵڵا. ئینشاڵڵا ساعت و نیوەکی کە ئەگەینە ڤارەناسی. بەشەوە سەفەرمان کرد زۆر ناخۆش بوو. خەومان هات ئێستا هاتین لە ئۆتێلەکە چەکیلمان کرد بەڵام خۆ ئەو حاڵە ببڕێت تا چەکیلمان کرد لەبەرەوەی کارتی بانقی بەریتانیا لەم شارەیە ئیش ناکات و ئەچین بۆ کەشماشینەکانش بۆ ئەیتیەمەکان لەوێ پارە دەرکەین لەوێش هەر نامانتوانی پارە دەرکەین پاری نەیە پێمان. ئەتەوە الحاصل کابرای کەنسڵێکەمەوە کەنسڵشی بکردایەتەوە نزیکی یەکی 30 پاوند شتێکی وامانە ڕۆژ بەڵام هیچ نییە پارەکە کێشەوە نییە بەڵام بەو گەرما و ئەو هەموو عەزیەت و مەینەتەوە بەو شەوە نەخەویت و بێتە ئێرەوە هیلاکبی زۆر ناخۆشە بچی بەدای هۆتێلێکی کە بگەڕێیت و بیدۆزیتەوە. ئەتەوە الحاصل باش و قەنەعەتمان پێ کرد بە ترانسفێر پارەکەمان بۆ نارد. یەکەم جار بۆمان نارد ئەوە هیچ وتی نەگەشت بەدەستم. جاری دووەممان ناردەوە سێرمان کرد دووجار لە بانقەکە پارەی بردووە. ینی 83 پاوەنی بۆ هەمومان. والحاصل ئێستا ئەم تەکسێمان گرتووە و باشە ترەمە کاشی ناوێت لە تەلەفۆنەکەتەوە بووکینەکەیت و پارەکە لەسەر کارتەکەی بات لە ناو هندستانە تەکسی ئوبە هەیە بەکاری بێنن ئەگەر هاتن بۆ ئێرە لە هەموو تەکسەکانی کە باشترە ماشە ئێکۆندیشنیشی تایە. ئێستا ئەچین بۆ ناو بازار جارێ زۆرمان برسێت ئەمە خواردنی ئێرە ناخورێ ماکدۆناڵەکان نەوێ باشە و سەپا گوتەمیسە چین سەر و لەفە خۆین و تدای ئەوە چین بۆ ئەو شوێنەی کە مردۆکانی تیاسووتێنن لەوە چه ئاخر خواردنیشمامێ بەخوا منە پیسە دوایی احتیمالێ هەر گۆشت و مریشک و هەموو شتێکمان لە بەرچاو بکەوێت بەڵام خۆشار ئەو شتانە ببینی لە ژیانە یەک جارە ئەم شوێنە بەناوبانگترین شوێنی جیانەکە ئیسا. I'm not guide. I don't want any money. But if you like, I can show you as a pleasure, as a friend. I have a lot of friends from Europe. I speak Italian, I speak French. Okay, come with me. You speak in English, yeah? Yeah, yeah. Okay, هاوڕێیان ئەوەی ئێستا هاتووین بۆ ئەم شوێنە خەڵکە سووتێنن لەسەرم ئاوە. ئەم پیاوە دەبێتە ڕێبەرمان و زانیاریمان پێدەدات لەسەر چۆنێتی سووتانی مردۆکانیان و ڕێوڕسمی ماڵئاوایی لە خۆشەویستانیان. وەکو مسلمانەکان چۆن دەچن بۆ مەکە و مەدینە و مەکە و مەدینە شارێکی پیرۆزە لێرەش ڤارەناسی بۆ ئەمان حەدی نەبێ هەمان شارە. ئەو ئاوەی کە تایەتی زۆر پیرۆزە لایەن ئەو مردوانەی کە ئەیسووتێن خۆڵەمێشەکەیەکەنە ناوێ ئەوەی سەپشانتانەیەم و ئەو مناڵانەی کە لەبارە چن ئەو مردوانەی کە تۆزێ گەنجن ئەمرن گۆشتەکەی لەسەر ئەو جادە ئەکەن بە بابەکی وەی خۆن. Which language you speak? Russian? No, I'm speaking Kurdish. Now Ganga is very high. After 1 month, water going, where is the, you see the line? Yeah. Water going down there. There is a road. There are many houses under the water. You can't drink this water? Yeah, we drink this water. I'm Hindu. Every day I take bath in Ganga, make puja, praying, worshipping. Because this is a mother river, our holy river. ناوی ڕووباری گانگایە و دەیپەرستن ئاوەکە بە دایکی خۆیان دەزان بۆیە پیرۆزە و دەیخۆنەوە. The first people die, people bring body down the Ganges. Okay. The wash body in Ganga. And after open dead body fresh, every member of the family, they take Ganga water to give dead body mouth 5 times. The body will make with the 5 elements: fire, air, earth, sky and water. ئەڵێ ئەو مردوانی کە ئەمرێت یەکەم جارێکەنە ناوم ئاوەوە
هەڵی کێشنە ئاوەکە و داوە دەریێننەوە دوای ئەوەش دەموچاویەکەنەوە بۆ ئەوەی کە سوکارەکەی بۆ ئاخرجا بیبینن لەو ئاوەش 5 جار ئەکەن بە دەمی مردووەکەەوە لەبەرەوەی شتێکی پیرۆزە لای ئەوە بەش مردووە لێرە مانە هەمی مردون هاوڕێیانە ئەمانە کە سوکاری ئەو مردووەن کە ئێستا دایان سووتێنن ئەمە سەرۆکی مردوو سووتانەکانە ئەو کابرای سمێڵی کردووە بە ماسک ملپێچەشینەکەی لاملایە جەلادە عەسڵەکەی و خاوەنی ئاگرەکەیە ئەم ڕێکات چۆن بیان سووتێنن جاجا سەرێکەیە لە نزیکەوە بزانێت تاوا برژاوە تا نەبێ بە خۆڵەمێش و ئەزی لێ نایێنێت هاوڕێنەوەی کە بینن ئەوە قاچەکەیەتی ئەوە سەرەکەیەتی لەوێەوە یەکەیەکەوە داناوە لەسەر ئەم ئەوە قاچ سەرەکەیەتی بەم شێوەیە This is a kids. Yeah. No kids. The man. Man. Yeah. Come. You can see from there. It's okay. I don't want to. No photo because the people mind. If you like, you pay some money from the man who was in. This is not me, sir. I don't want. Just come on. Come on. Yeah. Just come on. Okay. If you, because burning heart is not allowed to make photo. Come on. You show me other places. دای پاره هکن. If you like, you pay some money. Brother. What you like? Yeah. You know, remember you tell me you don't want the money. دەڵێ ئێوە ناتوان هیچ ڤیددیۆیە بکەن هەتاکو پارە نەیە بە خاوەنی ئاگرەکە وتمان تۆ لە ئەوڵەوە وتت هیچ پارەیەکی ناوێت هەموو پرۆسەکە فریە ئێستا ئەم کابرا چیە دوات خستوین لە کۆتاییدا بەخوا تۆزێ شەرمان کرد لە سمێڵی ئەو هەموو کاتە دوامان کەوتو بوو ئێمە شتێ پارەماندا پێی و نەجاتمان بوو Okay. This is the river Ganga. Then I show you the bathing ghat. Okay. Is it true they eat in the body? Yeah. The Aghori Sadhu. Who is that? Can you show me those people? These people is not now. They are coming. And what he doing now? No, this man he's the cutting the hair. Why he's cutting hair now? Because this is our Hindu religion. If someone is death, his family, so they're going to save the hair. Okay, یەکێک لە خێزانەکەیان Younger بمرێت. son, younger son. If his wife die, husband. ئەگەر کوڕەزا یان کوڕەزازایان بمرێت یان ئەگەر پیا و ژنەکەی بمرێت ئەوە سەریان ئەتاشن و خۆیانەشۆن لە ئاوی ڕووبارەکە دوجار جلوبەرگی تەعازیە لەبەر ئەکەن دەچنە لای ئاگری خواکەی کیان و دایان سووتێن بە سێ کاتژمێر ئەگەر یەکێک لە خێزانەکەیان بمرێت هەموو ئەو کەسانی کە خزم و کە سوکاری نییە سەر و ڕیش و شتیان نەتاشتن بەم شێوەیە و دوای ئەوە چنە ئاوەکەەوە خۆیان پاکەکەنەوە و لە تەعزیەکەیان بەشدارە بن What? I saying ना कुछ बोलत ना है हम कहते कि हमको यहाँ समझाते हैं खर्चा वर्चा हमको मत बोला خليك بو قاعد بقرين كل شيء هاتي نيرا همي بو بقاعد بوما अरे यार हमसे ले लिया 1000 लेकिन तुम चुप रहो बात करो समझो अच्छा ठीक है जा आई लव ओके ئەمانە ماڵی ئەو کەسانن کە داردێن بۆ سووتاندنی مردووەکانیان لە تەنیشتی پەرزگاکەشدا دەژین What is that? This is a home of someone. This is the wood. Yeah, okay. People, one body they needed to burn 360 kilogram wood. 360 kilogram wood. Yeah, to burn one body. 360 kilo داريويد بو هذا. And this is a cheap wood. Banyan trees, mango wood is not a special trees. If it is special tree like sandalwood, is expensive. Okay, so people have to pay for that. Yeah, of course. Because almost one body they need $100 to burn. بو هاش كسيك بمريد زيادة 360 كيلو داريويد كا بي بسوتينن وبيويسا $100 بن بحق داركانا أو كساني كليران وكبينن أمانة هم يوشا كان. Member of the family, maybe the mother die, maybe the father die. Okay. Yeah. What happened here? This is a family, someone is dead, so his body going to burn there. Okay, he's gonna go to burn there. The body is not coming yet. Yeah. Because ladies is not allowed to go over there. 50 years ago, when husband is die, ladies coming, they like to go to the burning ghat. And when he look, he like to jump to the fire. They are become sati. They want to finish his life. Okay. So now is coming someone? Now I know. What is that? Now I show you. This is going to the puja play. This music, just this pilgrim from South India. Now I show you the bathing ghat. Yeah. Just he go to see the Ganga, then he come back. They are tourists. So. Yeah, this is a pilgrim, tourist. ئەم خەڵکی کە لە دوامە دانیشتون بۆ ئەوەی کە مردۆکەیان بێن بیسووتێن ژنەکان ناچنە لای ئاگرەکە لەبەرەوەی ئەڵێ
چەند جارێک ئەمە دووبارە بۆتەوە کاتێک کە مێردەکانیان بردووە ژنەکان ویستیانە خۆیان هەڵبەن ناو ئاگرەکە و ئەوانش بسووتیان لەگەڵ مێردەکانیانە لەبەر ئەوە مەمنوعیان کردو ئیستا ژن ناچێتە ئەوێ. Now show you the pilgrim ghat. The river ghat. Where pilgrim taking bath in Ganga. الله ئیسا بەم خوا بشانێ نەعوذ بالله. This is the burning ghat. Nam kwame Now another khwake. ghat, principal ghat. باش. لا إله إلا الله وحده لا شريك له. استغفر الله يا ربي. I live in UK, brother. UK. United Kingdom. Yeah. England. Yeah. I know. I have a business in England. ئەم کابرا بۆ معلوم نەبوو ئایا بزنسمانە یاخود نا بەڵام ئەڵێت بزنسم هەیە لە بەریتانیا و توزێ وەسفی خۆی کرد لە کۆتاییش ئاڵێ وەرەبا بوو بە بۆ لای خواکەمان و شێوازی خواپەرستنەکەمان و پیشان بە. And what are doing these people here? They are begging. They are asking money. ئەم گوڵانش کە بینن هاوڕێیان لێرە خەڵکی کڕێت ئەیباتی کا بە ملی خواکەیانەوە. نعوذ بالله. بابڕێ. Dog is free here. Yeah, so many dogs. What is this guy selling here? They are selling chai. Tea. Oh, tea. Tea. They are Okay. making chai. Coffee, tea. خوا لێرایە؟ لا إله إلا الله وحده لا شريك له. ئەمە چییە؟ ئەی هاوارە ئەمە دنیایەکی کەی منی تێکەوتووم. Okay. This is a pilgrim coming from different city. His parent is dead. Okay. So he brings the ashes. This is the most important. Then he meet one Brahman. They speak a mantras for reincarnation. Then this has through to the Ganga. Then his family get better life. ئەم خەڵکی کە ئەبینن لە خوارمەوە هاتوو نامەوێت لای بە قوربان و نامەوێت. دەوا ئەس بێنە با قسەکەم کە ماڵە ئاوا بێ. یەک دەقە با قسەکەم دوایی لای هاوڕێیان ببورن. ئەم خەڵکی کە ئەبینن ئەمانە هاتوون بۆ تەعەزیەی کەس و کارە نزیکەکانیان ئەوانەی کە ساڵانێک لەمە و پێش مردوون ئەوان هەرم تەعەزیی بۆ گێڕن چۆنەچی لەسەر قەبران لای خۆشمان ماش بەم شێوەیە بەڵام ئەمان بە شێوازێکی کە هێن لێرە مۆزە خۆن. They pay money for the Brahman who speak a mantra. He speak a mantra. ئۆکەی ئەمەی کە بینن لەسەر ئەم کورسە دانیشتووە دانێکی خسۆژێر خەوجانیشی لە ژێرایە ئەم پارانە کۆکەنەوەێن بە ئەم کاکەیە ئەمش لێ دوعای خێریان بۆ کام بردوەکانیان بچێتە بە هەشتەوە. Like many people living in UK, India, Indian people, when someone is dead, he bring the ashes from there. Then he meet one Brahman, they speak mantras for reincarnation, then this has to the Ganga, then his family get better life. لا پاری چاک پێیاکە. وشەکەشی خۆشە. This is the ghat. You see all the ghat. This is a ghat. Yeah, come down here. You see the main ghat is over there. Which one the is light one? There's a light. You see the lot of light? This is a light, okay. Yeah, this is a principal ghat. This is a principal ghat. Yeah, the Saswamet ghat. Okay. This is a Kedar ghat, also principal ghat. So how many ghat you have? There Like is 84 ghat. 84 ghat. Yeah, but 5 ghat is most important ghat, which is a pilgrim taking bath in Ganga. Okay. Main 80 ghat, Kedar ghat, the Saswamet ghat, Manikanika ghat, and Pachganga ghat. So 5 is most important ghat where pilgrim. هاوڕیان ئەمان 84 خۆیان هەیە نەعوذ بالله بەڵام بەڵێ 5 خۆیان تۆزێک بەقوەتەوە تر ئێمە زۆر گرنگی پێین ئەوەکانی تر یەکجار وان نییە ئەمە خۆیەکیانە لێرە ئەم ئاوە ئەمەی کە بینن ئەو گڵۆپانش لەو سەرەوە نازامی و ببینیانە ئەوەش خۆیەکی کیانە لەم ئاوەیە سەریانە تاشن مردویتی ئەشۆن و خۆیانە شۆن ئیتر خۆیان پاکەکەنەوە لە گوناح ئابم شێوە کە بینن. And sometimes some ghat which is built by someone, so he's the name. خواکان زۆر جار بە ناوی ئەو کەسانەوە ناودەنرێن کە لە کەناری ڕووبارەکەدا پەرزگان کردوێتەوە. Now I show you next ghat. کە سوکاری مردووەکان ساڵانە دێنە ئێرە بوو ئەوەی ڕوحیانەتی کەسە نزیکەکانیان لە ژیاندا بمێنێتەوە. بوو ئەمە بەستەش پێویستە مۆز و ئارد و شیرینی بێنن لەگەڵ خۆیاندا. They give fruit, cauliflower, sweet, milk, curd. Understand? ئەو کابرای لە ناوەڕاستی سەریەوە قژی هێڵاوەتەوە شاگردی ئەو کەسەیە کە کورسیەکی خسۆتە ژێر قاچی و دانیشی لە ژێر خۆیان داناوە دوعا خوێنێت وەسەر خواردنەکان ناو شتێک پارەشان لێ وەرەگرێت.
After that, they speak mantras for this guy. لێرە تاوا بوون پارەکانیان ناو مۆز و شیرینەکانیان خوارد دوای ئەوە چنا و دیوە ئەو میدبڵانی کە دروستیەکەن لەو لاشەکە بە هەمان شێوە دوعا بکەن و پارەکەی خۆیان بۆن دوای ئەوەش بچێتە لای سەرەوە. So how many times a day people doing that? 1 year, 1 time. One time. لە ساڵەکە یەکجار ئەم بەزمەکە. Near a sea ghat, they have a special place where people coming to die here. And someone die in hospital, accident, anything, then is bring bodies. ئێمە شوێنێکمان هەیە بۆ خەڵکانێک کە دەیانەوێت بمرن لێرە یان ئەو کەسانەی بە حادیسی سیارە یاخود لە خستەخانەکان بە هەر شێوەیەک دەمرن دەیانهێن بۆ ئێرە و لێرە دەیان سووتێن. لای خۆمانێکێ بمردایە حەود دێ بۆ و لاشەوە کەس نەیەتوانێت ڕادیۆ بکاتەوە یاخود تەلەڤیزیۆنەکەی هەڵکە کەچی لێرە مردووەکە لەو لا سووتێنن لێرەشا حەفلە و شاوێڵۆغانی خۆیانەکەن کەس بە کەسە چاوەڕێکن مردوویەک بێت پسە پیشانتانەیەم کە چۆنی خەنە سەر شانیان و ئەیەن بۆێرەوەی بە نەیسووتێنن هەموو دەدەقە جارێک مردوویەک لێرەوەیە. First people die anywhere, maybe Delhi, Calcutta, Bombay, in Varanasi, any in hospital, Moksha Bhavan. So the wash body first, and he buy new cloth, wrapping the cloth. Then people bring body here. Otherwise, people bring from hospital, so the washing here and the wrapping there. They carry with bamboo, like this kind of bamboo. Okay. ئەو دارەمەیتانەی بن. 4 miles, and then he go to the Ganga to wash body in Ganga. Then wood prepare like that body. Then he keep the body. Then he cover with mourning. Then member of the family, elder son or younger son, who going to cut the hair. Then he take a bath in Ganga. They use our funeral dress is off white, like your funeral is black, but our funeral is off white, natural. Okay. Then he use the funeral dress. Then he go to Shiva temple to buy Shiva fire. That fire made with the 5 elements, fire, air, earth, sky and water. So they buy this fire, then he start to walk 5 times with the body. Okay. Then he start to burn. And one body will take time to burn 3 hours. You think it's another life? Yeah, that depend on the karma. Okay. Your karma is good, then you can get better life. Otherwise you become fish, animals, anything. But this is your karma, depend on the karma. Okay, so if you don't do this traditional like how you do, the body can't be the animal. Yeah, animals, yeah, some fish, maybe dogs, maybe bird. Okay. ئەڵێ ئەگەر ئێمە ئەم ڕێوڕسمەی بۆ نەکەین مردۆکانمان لە کۆتاییە بن بە سەگ و حیوان و پشلە و ئەو شتانەی کە ئێمەی بین لەسەر جادەکان وەکو حیوانەکان. Like children under 10 years, holy man sadhu, smallpox disease, the lepers, cobra bite and pignetomania. Cobra bite? Yeah. Cobra bite? Yeah, cobra, snake. Okay, snake have to bite it. And the pignetomania, no man the baby inside, when the die, no burning. Okay. When the die, people bring heavy stone and bring some string to raise the body, taking one boat, go middle Ganga and drop over there. ئەو برمناڵانی کە ئەمرن لە خواردە ساڵەوە نایان سووتێن تەنها بە ماری کوبرا چەند جارێک مارەکە پیانەوەیە باگرێکی بچووک تۆزی گیانی سووتێن بە حاڵ زۆرنا دوای ئەوەی ترەی بن ئەیخەن ناو ئاوەکەوە بە هەمان شێوە ئەگەر ئافرەتێکش حامیلە بێت بە مناڵەکەیەوە نایبەر بیسووتێن ئەوش ئەیبەن بەردێکی قورسی پێوە بەسن وی پێشنەوە ئەبێن لە ناوەڕاستی ئەو ئاوەیە کە پیشانمان خەنە ناو ئاوەکە و لەوێ مێنێتەوەکو قەبرێکی نازەمدا ئەوە ماسیەی خوارد ئەمێنێتەوە تایە چی لێ ئەم هەموو بۆ دێن ناو ئاوەیە ئەو ئاوەی کە پیشانمان پڕە لە حەزاران لەشی مرۆڤ. You don't eat a cow, right? But you can eat a goat. Yeah? Is it pregnant, this one? ئەمان گۆشتی گاوانگان ناخۆن بەڵام بزن نەخۆن ئەمە حامیلەیە. زۆر جوانە بزنێ. گەرمایەکی زۆر زۆرە بۆنێکی زۆر ناخۆشیێت. بازارێکی قەرەباڵە خەڵک تفەکاتەوە لەسەر جادا خواردن بەم شێوەیە ئەفرۆشێن. خوای گیان زۆر سپاس بۆ تۆ کە لەو بەریتانیا ئەمە داناوە. Hello. What do you selling? Pan. It's for you be full or just you eating for you enjoy? یەکەم جار کە دیم وەم زانی بۆ یاخچیە دوایی زانیم کە ئەمە شێکێکە لە خواردنە سەیر و سەمەرەکانیان کە پێک هاتووە لەگەڵایەکی دار و کۆمەڵێک دەودەرمان بەڵام ڕوون نەبوو لامان کە ئەمە چییە؟ جەڵایەکەت تۆزە لەم دەرمان و شتێک تێکە ئەو شێوەی پێچێتەوە و ترە ناتێ نازانم برسیانەی خۆن یاخۆت براڕۆ لەو گەڵا پیسە
هەر بۆر بووە. دەوەرەوە بخۆ. مش خواردنی کێ لێرە ئەیفرۆشن لقمە قازی شیرینیە. Is it sweet, brother? Gulab jamun. Gulab jamun? Gulab jamun. Is a vegetable? Vegetable. And that's the chicken? No chicken. No chicken. الحمد لله خوايا حتاكو ام دیمەنانە نەبینی قەدری ئەو هەموو خۆشی و ژیانە باشە نازانی کە ئێستا هەتە تۆ سەری ئەم ڤیدۆەکەی. ئەمانەی کە بینن لێرە هاوڕێیان چاوەڕوانی مردوویەکن ئێسایەننی لێرەوە ئەی بەنەی سووتێنن ئەمانە پارە وەرەگرن وەکو چۆن قەبڵ هەڵکەنمان هەیە ئەمانش کەسانێکیان هەیە تایبەتن بۆ مردوانێک کە ئیسووتێنن لە شاری ڤارەناسی. هاوڕێیان ئەم سەگانەیە بینن فرین لێرە ئەمە هیچ ئەمەی کەس نییە بەڵام ئەم حیوانانە خەڵکیان هێنێت بۆ تەمپڵەکە لایە لە گویانە بڕن بە حاتۆزی خوێنی لێت بۆ دوای ئەوەشی تر جێڵن لەم ناوایە بخواینتە چیە خۆن چی ئەکەن ئەگەڕێن هەچیەکەن فرین ئەمە یەنی بۆ خێر بەڵام نایخۆن و ئاوای تر بەرەڵایەکە. How about the cow? The people bring a cow as well? Yeah, when the cow dies, they bring heavy stone, they bring some string to rape, cow as well. Boat and throw to the Ganga. ماکانشیان بە هەمان شێوە کاتێکە مردارە بێتەوە ئەوانش بەردێکی قورسی پێوە بەستن و دوای وەنی خەن ناو بەحرەوە. ئەمە شەوانی ڤارەناسی هاوڕێیان زلوبیا دروستەکەن. This is a sweet, brother, yeah? Sweet? Sweet. How you call this? Zlubia? Takti. دانی بەسیە ڕۆنەکەی پاکە. Thank you, brother. لەنام سنتەرەکەیە مۆڵێکی گەورەیتە و ئەو خواردنانیش کە زۆر بەناوبانگ وەکو ماکدۆناڵ و KFC و ئەو جۆرە خواردنانە لێرە هەیە عنی بەڕاستی تەبیعەتی ناچێتە سەر و خواردنانی سەر شەقامەکان کە ئیفرۆشن مەجبوری لەوێ شتێ بخۆیە تا نەمری لەبرسە.